ئاڵای کوردستان بۆ یەکەم جار لە حەمرین هەڵکرا. خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکانی کفری لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا بەشدار بوون و پێکەوە بە شانازیەوە ئەو خەونەیان بەدیهێنا کە کورد بە درێژایی مێژووی ڕزگاری خوازی خۆی خەباتی بۆ کردووە. 100 ساڵی ڕەبەقی کورد لەسەر دەستی نیزامە یەک لە دوایەکانی عێراق هەر یەکە بە بیانیۆک لە کوردیان داوە، ڕایان گواستووە، دەربەدەریان کردووە، دێیان سوتاندووە. ئێمە ئێستا هاتوین لەو جێگەی کە بناغەی دەستپێکردنی شۆڕشی کوردبوونە لە ئەنجامی بە عەرەبکردن و بە بەعسیکردن و ڕاگواستن ئەوانە لەوێ ئاڵا هەڵەکەین. ئەمە بەختەوەرێکی گەورەیە بۆ ئەمانەی کە ئێستا لێرە بە پێوەن. پاکردنەوەی ئەو ناوچانە لە داعش لەلایەن هێزی پێشمەرگەوە ئەو دەرفەتەی ڕەخسان کە کورد پاش دەیان ساڵی خەبات لە پێناویدا ئاڵاکەی لە حەمرین بشەکێنێتەوە. ئەمە خەونی هەموو تاکێک بووە. ئەوە تا ئەم گەنجانەش ئەوە دووپاتەکەنەوە. زۆر خۆشحاڵم وەکو خوێندکارێک کە ئەمڕۆ بەشداری مەراسیمی هەڵکردنی ئاڵامم کرد لە دەشتایەکانی حەمرین و ئەم ناوچانەکە هەرامووی ئەو داعشانەی لێبوو. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین بە سەربەرزی بە ئازادانە ئەو ئاڵا جوانەمان هەڵکرد و خەونێک بوو هاتەدی هەموو کورد کە بزانن کوردستان سەرکەوتووە و هەر سەرکەوتوشە بێ. ئێمە باو باپیرانمان هەمیشە خەونیانەوە بۆ کە بێنە حەمرین و ئاڵای کوردستان هەڵکەن، بەڵام ئێمە ئێستا وەکو گەنجێک هاتوین لە حەمرین و ئاڵای کوردستانمان هەڵکرد و زۆر دڵخۆشین. هەستێکی زۆر خۆشمەیە کە بۆ یەکەم جارە وەکو تەلەبەیەکی پەیمانگەی هونەرە جوانەکانی کفری بەشیشانەوە هاتمەتە سەر ناوچەی چای حەمرین کە لەوێ ئاڵای کوردستانیان کە بۆ یەکەم جار لەیرە بە هاوکاری پێشمەرگە هەڵکراوە. هەستێکی زۆر خۆشمەیە بژی پێشمەرگە بژی کوردستان. بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە حەمرین تێکەڵ بە چەند چالاکیەکی تری پەیمانگەی هونەرە جوانەکانی کفری کرا. هاوکاتیش بوو لەگەڵ ڕۆژی ئاڵای کوردستاندا کە پەرلەمان خستوویەتێ نێو ڕۆژمێرەوە. هەڵکردنی ئاڵا لە حەمرین جارێکی تر ئەو دەستەواژەیی دووپات کردەوە کە کورد سازش لەسەر بستێکی خاکی خۆی ناکات.